دڵنیایی دەدەینە هاوڵاتیان پێتان دەڵێن بەرگری شارستانی لەگەڵتانە حکوومەتی هەرێم لەگەڵتانە خۆپارێزی باشترە لە چارەسەر ئێمە پاڵپشتان دەبین شەقامەکانتان بۆ خاوێن دەکەینەوە شوێنەکانتان بۆ دەرمان ڕێژ دەکەین تۆش لە ماڵەوە بمێنێەوە بۆ ئەوەی زیاتر ژیانت پارێزرا بێت بە پێی ڕێنمایەکانی بەرگری شارستانی و دەستگا تەندروستیەکان ڕۆژانە ژیانی خۆت و ماڵ و مناڵێشت پارێزراوتر دەبێت. بە درێژایی زیاد لە 15 بۆ 20 کیلۆمەتر ئەم شەو ئینشاڵڵا تەواو دەکەین و پاکژی دەکەینەوە. ئێمە هەڵمەتی ڕشاندنی قەزای ڕواندزمان دەست پێ کرد بە سەرپەرشتی جەنابی قایمقامی قەزای ڕواندز و هەفتەی ڕابردووش بێگومان ئێمە سنتەری قەزای ڕواندز و گوندەکانی دەوروبەرمان بە کلۆر تاقیم کردبوو ئەمڕۆژ دەرمانی دژە ڤایرۆس توانیمان سنتەری قەزای ڕواندز شوێنە گشتیەکان ئەو شوێنانی کە قەرەباڵغی تێدا کۆ دەبێتەوە بە هاوکاری دام و دەستگاکانی تری قەزای ڕواندز وەکو سەرۆکایەتی شارەوانی ڕواندز بنکەی بەرگری شارستانی نەخۆشخانەی گشتی ڕواندز و بەڕێوەبەرایەتی کشتتوکاری ڕواندز بە هەمومان بێکەوە توانیمان سنتەری قەزای ڕواندز تاقیم بکەین. ئیم شەو هەڵساین بە ئەنجامدانی دەرمان ڕشاندنی دژە ڤایرۆسی کۆڕۆنا کە ببێتە مای ئەوەی کەمکردنەوەی مەترسیەکان. هەڵدەستین بە دابەشکردی نزیکی 5,000 پرۆشەر هەڵمەتەکەمان هەڵمەتی کێشایی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا و بەرنامەمان هەیە بەرنامەکەمان بەم شێوازەیە سەرەتا دەستپێکی شار بێ و دواتر گوندەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و بۆ گوندەکانمان هەڵبژاردووە لە بەرەوەی گوندەکان کەمترین زانیاریان پێگات و کار و چالاکی لە گوندەکانە بۆ بۆنی کشت و کاڵۆ ناوەسەر. دیارە هاوڵاتیان خۆیان ئەبێ خۆیان بپارێزن و بە هۆشیاریش گرنگەکە بۆ ئەم پەتایە ئەبێ هاوڵاتیان خۆیان هەمویان هۆشیار بن لەوەی کە خۆیان بپارێزن و کەمتر بێنە دەرەوە بۆ ئیشێکی زۆر زەرور نەبێ لە ماڵەکانیان نێنە دەرەوە لە ماڵەکانیانە بمێنەوە بۆ ئەوەی کەمتر توش ببن. هەر هەمومان